دەستی خۆی بدات بەڵام هەتا ئێستا هیچی بۆ ئەو خەڵکەی کە خەڵکی کریاری سەرەکی کە 11 ساڵە چاوەڕێیەکەن هیچیانی بۆ نەکردووە هەرچی دەچی سەردانیان دەکەین دەرێن ئەمە لە لای ئێمە نییە ئێمە دەست بەکاربوونمان پێ نەدراوە لەوە بەرهێنان بەڵام بۆچی دەست بەکاربوون دراوە بە خانیەکانی خۆتان ئەوەی کە حەقی ئێمە بوو حەقدیقە و جێگای خەدەمات بوو بەڕاستی یعنی ئەوە زوڵمێکی گەورەیە ئێمە چەندین جار ئەوە 4 ساڵە هاتوچۆی وەبەرهێنان دەکەین گربوونەوە دەکەین وعدمان پێ دەدرێت کە چاک دەکرێت هەندێک جاریش مقابلەمان لەگەڵ ناکرێت بە هیچی وەرناگرن بەڕاستی بێزار بووین ئەوە بە ئەمری سەرۆکی حکوومەت ئەو قەرارە دراوە ئێمە لە خۆمانەوە نین کە هاتوین گربوونەوە دەکەین داوای حەقی خۆمان دەکەین بەڕاستی یعنی زوڵمێکی زۆر گەورەیە لێرەوە بەسە ئیتر خەڵکەکە دەیانەوێ ئەمڕۆ یەکلا بکەنەوە ئەگەر پێمان بڵێ پرۆژەکە ئەوە کەی تەواو بێەوە 11 ساڵات کێ ڕێگەی داوە دەستکاری نەخشەی بنەڕەتی بکرێت وڵا ئەوە ڕێگەدان طبعا لەلایەن وەبەرهێنانەوە بدراوە ئەڵێ من دەست بەکاربوونم نییە کە ئیش بکەم لە خانوەکانی ئێوە کەچی بۆ خۆی بەبێ منەتی دەست بەکاربوونی داوە بەخۆی و ئیشەکە و هیچ کەسیش لێپرسینەوەی لێ ناکە دەچینەوە بەرهێنان دەڵێ من توانام نییە لەسەریان بەڕاستی ئەچین بۆ لایەن ئەڵێ ئێمە نەماوین لێرە یعنی ئیستا دەسەدەسیمان پێکەن و یاریەکەن لەگەڵمان بەستانە بواە کەی تەواو بێ ئەم پرۆژەیە ئێوە کە ئەڵێن 11 ساڵە تەواو نەبووە بواە کەی تەواو 2012 دەبواە تەواو بووە